سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم خۆشحاڵ بووم بە دیداری ئێوە. من ناوم خێڵان سەدەق کاکیە لە بنەماڵەیەکی کورتپەروەری و پێشمەرگایەتی لەدایک بووم. هاوسەری بایز عەبدوڵڵا عارفم. کچێکمان هەیە بە ناوی پەریا. ئەمەوێت چیرۆکی ژیانی خۆم و هاوسەرەکەم بۆ بەڕێستان باس بکەم. سەرەتای دەستپێکردنی ناسینی من بەو لە ڕێی ناوچەوە بووە، بەڵام ئەو لە 1967 لەدایک بووە. هاوسەرێکی کەی هەیە و 4 مناڵیشی هەیە. من هاوسەری دووهەمی ئەوم. لە ساڵی 1985 هەتاکو 88 لە ڕیزەکانی یەکێتیدا بووە و لە دوای ئەوەی کە ئەمر بالقەبزیان بۆ دەرچووە 5 کەس بوون. ئەم بەرپرسی شانەیەک بووە، لە 5 کەس پێکاتوە. ئەو 5 کەسە هەر 5یان لەگەڵ ئەما گیراون. ئەم بە حکمی ئەوەی سەرپەرشتی ئەو شانەی کردووە لە ژووری تەعزیبە شانیشی دەرچووە. لە دوای ئەوەی بە پارەیەکی زۆر باوکی بەریا و ئەویش لەلایەن پیاوێک بە ناوی عەبەکەر کۆچیەوانە ئەمر بالقەبزیان بۆ دەرچووە کە گیراوە. لە دوای بەربوونی پەیوەندی کردووە بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1991دا. لەو کاتەوە ئیتر ئەو بەردەوام بووە لە ڕیزەکانی پارتیدا و لە شەڕی ناوخۆشدا بەشداری کردووە. هەروەها لە هەموو چالاکیەکانی پارتیدا بەشداری کردووە و لە کاتی شەڕی داعشیشدا بەشداری کردووە. زۆربەی هاوڕێکانی باز لەوە دەکەن کە هیچ کاتێک لە ناو سەنگەرە نەبووە، لە پشتی ساتری پێشەوە بووە، هەموو کاتێک ئامادە بووە. تەنانەت بە هاوڕێکانی وتووە خەمتان نەبێ هەر ساترێک یاخود هەر مەقەڕێک یاخود هەر شوێنێک منی لێبووم، ئێوە بە ئامانەتەوە لێ بخەون، من حرەساتان بۆ گرم و دیفاع لە ئێوەکەم. زۆربەی شەڕەکان ئامادە بووە، هیچ کاتێک ئینی ئەوەی تیان نەبووە کە خۆی بشارێتوانە. بوێریەکی زۆری هەبوو، هەموو کاتێ یەکەم کەس بوو لە کاتێکدا کە کۆبوونەوە ئەکرا لەسەر شتێک یاخود لەسەر شەڕێک یاخود بەرەو
هێن چوونێک بۆ شوێنێکی مەترسیدار ئەو یەکەم کەس بووە. هەروەها لەو شەڕانەشدا زۆر بەشداری کردو هاوڕێکانی شاید حاڵی ئەمن بە حکمی ئەوەی کە من کەمێکی وا نەبوو هاوسەرگیریم لەگەڵا کرد. ماوەی 5 ساڵ من هاوسەری ئەو بووم چونکە تەمەنەکەمان ئەو نەبوو بەیەکەوانێ. بەڵام لەوەی کە لە ناوچەیەکدا بووین یاخود لە شوێنێکا لە کارێکدا کارمان کردو بەیەکەوانێ ئەمەیان زیاتر هاوڕێکانی بووم باسەکەن کە ئەو بۆ شێوەیە بووە. هەموو کاتێک متمانەی هاوڕێکانی بووە، هەموو کاتێک ڕێنیشاندەر بووە بۆ ئەوان، هەموو کاتێک خۆشەویست بۆ لایەن. یعنی ئێستاش کە باسێکەن و یادەوەریەکانی باسەکەن هەموو کاتێک باسی شتێکی ئەوەکەن یاخود باسی یادەوەریەکی ئەوەکەنەوانە. هەم ئەو کاتانەی کە لەگەم نیشا بووە هیچ کاتێک خۆم بەوە نەزانیەوە کە هاوسەرمە، هەموو کاتێک بۆم زانیوە هاوڕێیەکمە، چونکە هیچ کاتێک مەعاملەی وەکو هاوسەر نەبووە، هەموو کاتێک وەکو هاوڕێک چوونم بۆ دەرەوە بۆ هاتنەوەم. منیش وەکو ئەو کاری حیزبیم کردو بەدەر لە کاری حیزبی کارێکی کەشم هەبووە هیچ کاتێک پێی نەوتم تۆ درەنگیتەوە تۆ کاری دوانیە. یعنی تەنانەت نان خواردنیش ئەگەر حازر نەبووە زۆر ئاسایی بوو بەلایەوە دا ئەنیشت هەتا ئەو نانە ئەگەر سەعاتێکی پێ بچۆیە سەعات و نیوەکی پێ بچۆیە ئامادە بووە هیچ کاتێک گرفتی نەبوو لە هیچ شتێکە. سەرەتایی چوونمە ناو حیزبوانێ لە ڕێگەی باوکمەوە بوو. باوکم بەڕەحمەت بێت پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بوو لە 29 حوتی 1992 پەیوەندیم کرد بە حیزبوانێ. ئەو کات تەمەنێکی وام نەبوو، شمولی ئەندامەتیشم ناکرد بە پاڵێورا وەرگیرم. دوایی پەیوەندیم کرد بە یەکێتی قوتابیان و لاوانی شەوانێ، ئەویش لە 11 92 بوو. لە هەموو کال و چالاکیەکاندا بەشدار بووم. ئەو کات بەرپرسی شانە هەبوو 5 کەسی لەخۆ ئەگر بەرپرسی شانەیەک بووم. لە دوای ئەو وردە پلەکەم بەرز بووانێ لە ناوچەی قەرەداغ سەرەتای دەستپێکردنی حیزبایەتیم بووە چونکە خەڵکی ئەو مۆنتیقەین. دوایی لە شانەی بەرپرسی شانەوە بووم بە شانەی سەرەکی کە 5 شانەی لەخۆ دەگر هەر 5 شانەکە یەکی 5 ئەندامی هەبوو. ئەو دوایی گەڕاموانێ سنووریان جیا کردوانێ گەڕەکەکان لەسەر ئاستی سنووردا جیاکرانەوانێ من بەر ناوچەی سەرچنار کەوتم لێ بە پلەی کارگێڕی ڕێکخراو وەرگیرم لە سەردەمی کاک ئەسعەدی ڕەحمەتیدا. ئەو کات ئەو پێشنیاری ئەوەی بۆ کردم کە بمە کارگێڕی ڕێکخراو. و لە دوای ئەوە شەوانەیە لە 2007 کە چوومە ناوچەی سەرچنارەوانێ لە کۆنفرانسی 2015دا خۆم هەڵبژات بە بەرپرسی ڕێکخراو دەرچووم. ئێستاش هەتا ئێستاش ئەو پلەیە هەر بەردەوامیشە بێ. هیچ کات تموحی ئەوە نامگرێت کە پلە بۆ پلە هەوڵ بم، چونکە کاتێک کە پلەوە بوو ئەبێ لە ئاستی ئەوەدا بیت کە تۆ ئەو پلێت پێ ئەکرێت یاخود ئەو شوێنت بۆ هی نەکرێت. بەڵام من تا ئێستاش هەر بەرپرسی ڕێکخراوم بۆ پلەکانی کەش دەتوانم هەموو کاتێک تێپەڕێنم. بەڵام هەموو کاتێک شتێکی باوکم لە یادا پێوتم ئەیوو بۆ شوێنێک هەوڵ مەدەکە بۆت ناکرێ، هەوڵ بدە بۆ ئەو دەور و پشتەکەت کە ئەو شوێنت بۆ دیاریکەن. تر منیش تا ئێستاش هەر بەو ڕێبازەی ئەوە بۆ وتە جوانەی ئەوە کە هین بووە پێوتم هەر ئەزمێتەوە لێک بچکەمە. بەڵام ئیتر ئەوەش کە حیزب تەرخان دیاری بکات
ئامادەم لە هەموو شوێنەکە وەکو ئێستا کار بکەم. بەریایە قوتابێکی پۆلیسی بنەڕەتیم و دەرەچم بوو پۆلی 4 لەگەڵ دایکمە ئاژیم بە تەنیا لە گەڕێکی هوڵوبە و من زیرەکترینی ناو پۆلەکەمانم. سەرەتای شەیدبوونی بایس لە 2017 14 لەسەر 15 ساڵی 2017 بوو. ئەو کات بۆ یادی پارتی ئاڵایان هەڵەکرد لە بینی جادەکاندا، لە بینی جادەی محافزێت و شەکرەکەدا لێوێ ئاڵاکەیان کە هەڵکردە بوو بڵێن لەم بەری جادەکە بۆ ئەو بەری جادەکە، بەڵام پێی جوان نەبوو بوو کە ئەو وابێ. تەنانەت هەواڵانی لە قێچوار هەمویان لێ وتبیان باوا بێ وتبی وا جوان نییە با ڕاستوچە بێ ئاڵاکە. ئیتر لەو کاتەدا کە ئاڵاکەیان هەڵکردە بوو ئەم ئەپەڕێتەوانێ لە پڕ سیارەیەک وەنەوشەیەک بە سورعەتی 200 قەپاتی کردبوو لەمی یابوو لە شەید ڕێزانیش. ئیتر ئەم دەست بەجێ کە لێیابوو کەوتبوو دوای شەید ڕێزان لە دوای 5 دقە دۆزی بوانەوانێکە ئەو، بەڵام کاتێک کە ئەمیان دۆزی بۆ یەکسەر وتبیان ئەم نەماوە، بەڵام بۆ شەید ڕێزان پیان ئەو ماوە کە گەیان بیانە خەستەخانە. شەید ڕێزان ئیتر وەفاتی کردبوو، بەڵام ئەم لە دوای 3 مانگمانەوە لە خەستخانەی فاروق لاشەی ئیشی ناکرد، تەنها مێشک و سەکردنی ئیشێ کرد. ئەویش بە نەشتەگەریەک کە لە خەستخانەی فاروق بۆی کراو لەسەر میلاکی پارتی کە ئەو کات پارەیەکی باشان بۆ سەرف کردووە لەو کاتێک کە لە خەستەخانەکە بوو. ئیتر دوای 3 مانگ دکتۆرەکان پیان و 3 مانگ و 5 ڕۆژەژی، بەڵام دکتۆرەکانی تاران پیان وتین کە بیهێنن لێرە عیلاجی زۆرە. کاتێک گیانمان لە خوار 5 وێنەوانێ جەڵدەی دەماغلیە، ئیتر وەفاتی کردو.
دوای مردنی هاوسەرەکەم کچێکی جوانی بەناوی پەریاوە بۆ جێهێشتوم. بەڕاستی جێی هەموو شتێکی بۆ من پڕکردۆتەوانێ. من هەم لە هەمان کاتە باوکم هەم دایکیشم بۆ ئەو، بەڵام ئەویش خۆشیەکی ژیانی بە من بەخشیوە. یعنی بەبێ ئەو لەوانەیە ژیانم مەحاڵ وایە، بەبێ ئەو لەوانەیە ترپەکانی دڵیشم وەکو ئێستا لێنەیە. یعنی ئەمە خۆشیەکی یاوە بە من، یعنی قەت باوەڕ ناکەم هیچ شتێک وەکو ئەو دڵخۆشم کە و هیچ شتێک سنووریشی نییە لە خۆشەویستیەوە. ئەویش هەمان شتی هەیە بۆ من، ئەویش هەمان ڕۆحیەت و هەمان خۆشەویستی هەیە بۆ من. هەموو کاتێک بیر لەوە ئەکاتەوانێ کە من ئەو بەجێنێڵم و ئەویش من بەجێنێڵێ. ئەمە پەیمانێکە یاومانە بە یەکتری. هیوادارم هەموو کاتێک ئاواز سەلار بێت. هیوادارم هەموو مناڵێکی هەچ کەسێکی کە بێبەش نەبێت لە نازی باوکایەتی. بەڕاستی بێباوک بوون ئەستەمە قورسە. هەمان کاتیش دایکی شەر وایە، بەڵام نازام ئەوەی کە جێی باوە بگرێتەوە نییە، چونکە من خۆشم هەم باوکم لە دەستداوە، هەمان شتم هەیە، هەمان ڕۆحیانەت، هەمان بێتاقەتیم هەیە کە پەریا هەیەتی. بۆیە هیچ کاتێک مناڵم جێی باوەک نییە کەس بیگرێتەوانێ. سوپاس دەکەین و سوپاسدانەکەم بەڕێزن. ئێوە هەموو کاتێک ڕێز و خۆشەویستیتان هەیە و سەرچاو و سەر من هاتوون. نا بە عەکسەوانێ ئێوە خۆشەویستی ئێمەن، ئێوە ئەزیزی ئێمەن. بە خێراتنتانەکەم و هیوای لەش ساغی و ماندووبوونتان بۆ دەخۆزم. بەڕێزی بەساقە خۆش بیا خەسووە. خميمنا ياخد خمو